لێکۆڵەران لە ئایالەتی فلۆریدا هەروە بە دوای وەڵام بۆ ئەو پرسیارە دەگەڕێن چلۆن چەکدارێک بە تەنیا 50 کەسی کوشت و 50 کەسی دیکەشی ڕۆژی یەکشەممە لە هەرە خراپترین دەستڕێژی لە مێژووی ئەمریکادا بریندار کرد. کاربەدەستان دەڵێن عومەر سەدیق مەتین 29 ساڵی بە چەکی ئۆتۆماتیک دەستڕێژی لە کڵابێکی شەوانە لە ناوەندی شاری ئۆرلاندۆ کرد. مەتین دەستی بە تەقەکردن لە پۆلیس کرد پاشان ئەو شوێنەی بەجێهێشت و چەند کەسی بە بارمتە لەگەڵ خۆی هێنا و بۆ ماوەی چەند کاتژمێران ڕایگرتن. شڵۆژاویەکی زۆر بوو خەڵق لە یانەکە داهاتنە دەرەوە هاواریان دەکرد فریامان کەون گیرمان خواردووە خەڵق بەسەر یەکدا دەکەوتن لە یانەکە هیچ نیشانەیەک بۆ چوونە دەرەوە نەبوو نەمان دەزانی بە کام دەرگادا بڕوین و بۆ کوێ بچین زۆر ناخۆش بوو. تیمێکی خێرای وەڵامدانەوە هێرشی کردە سەر کڵابەکە و لە تەقەولێکدانێکدا مەتینیان کوشت. FBI دەڵێت مەتین لە ماوەی ڕووداوەکەدا تەلەفۆنی تەنگەتاوی 911 کرد و پشتیوانی بۆ داعش دەربڕی. FBI لە ڕابردوودا 3 جار چاوپێکەوتنی لەگەڵ مەتین پێکێنابوو گۆیا لافی لێدابوون کە پەیوەندی لەگەڵ ئەڵقاعیدە هەبووە بەڵام نەکرا پشڕاست بکرێت. هاوسەری پێشووی ئەو سێتۆرا یوسفی ڕۆژی یەکشەممە لە کۆلڕادۆ با پەیامنێرانی کوت کە چەکدارەکە لە ڕووی فکریەوە تەواو نەبوو. چەند مانگێک پاشەوەی هاوسەرگیریمان کرد بینیم تێک چۆ و دەمدەمی لە خۆڕا تووڕە دەبوو هەر بۆیە نیگەرانی سەلامەتی خۆم بوون و پاش چەند مانگێک ئەو دەستی کرد بە لێدان و ئازاردانم زۆر جاران نەیدەهێش لەگەڵ بنەماڵەکەم قسە بکەم و وەک بارمتەیەک ڕایگرتر بووم پاشان چاوەڕێم دەکرد باش بێت بەڵام بنەماڵەکەم نیگەرانی گوزەرانی من بوون کە بزانن چۆنم و بڕیاریاندا سەردانم بکەن وەلەو دۆخە ڕزگاریان کردم. لە واشنگتن سەرۆک ئۆباما دەستڕێژیکردنی لە ئۆرلاندۆی وەک کردارێکی تێڕۆریزم و هەروەها ڕق و چینە وەسف کرد. ئەو ڕۆژە بە تایبەتی بۆ هەموو دۆستان و هاوڵاتیانی ئەمریکا ئەوانەی کە هاوڕەگەزبازن ڕۆژێکی دڵتەزیێنە. هێرشبەرەکە ئەو یانەی شەوانەی کردە ئامانج کە خەڵک کۆ دەبنەوەتیایە و لەگەڵ دۆستانیان گۆرانی دەڵێن و داوەتی یەکتر دەکەن. ئەو شوێنە لە یانەیەکی شەوانە زیاتر جێگایەکی هاوسۆزی و ورەبەخشینە کە خەڵک پێکەوە وشار دەبنەوە باسی هزری خۆیان دەکەن و پشتیوانی لە مافەکانی مەدەنی خۆیان دەکەن. ئۆباما کوتیشی دەستڕێژیەکە زیاتر وە بیردێنێتەوە کە چلۆن کەسێک دەتوانێت بە ئاسانی دەستی بە چەک ڕابگا و لە قوتابخانە کلیسا و تیاتر و کڵابی شەوانە دەستڕێژ لە خەڵک بکەن. سەرۆک دەستوریدا بۆ بیرەوەری لە قوربانەکان ئاڵای ئەمریکا بە نیوە شەکاوەیی بمێنێتەوە. ئەو کوشتارە لە دەمێکدا ڕوویدا کە جیهان مانگی 6 وەک ڕۆژی ڕێزدانان بۆ نێرباز و مێبازان و کەسانی هاوشێوە دیاری کردبوو. دەستڕێژی لە کڵابی شەوانە ڕۆژێک دوای کارەساتێکی دەستڕێژی لە ئۆرلاندۆدا ڕوویدا کە تێیدا لە کریستینا گریمی تەمەن 29 ساڵی ناسرا و هونەرمەندێکی پرۆگرامێکی تەلەڤیزیۆنی ناسرا و بەدەنگ لە دەرەوەی کۆنسەرتێک درنگانی ڕۆژی هێنی تەقەیلکرا و کوژرا. چەکدارەکە کێڤین جێمز لۆیبل تەمەن 27 ساڵی لە شوێنی ڕووداوەکەدا پاشان خۆی کوشت. سەلاحی پیرۆتی دەنگی ئەمریکا.